أتناسموا فراديتو واستمروا.
kalan yarim, dikenleri acımadan yüreğime eken yarim, bir kez sana bağlanmışım ben kendimi, unutmuşum aşkın ile kahrolmuşum, sevdam beni kül eyledi, aşkın ile kahrolmuşum, sevdam beni kül eyledi. Benim anıma, benim anım, boynum bükük dağ ceylanım. Benim anım ey, benim anım, köy kokulu dağ ceylanım. درۆزن تاڵانچی کۆمەڵە تاوانبارێکی شێتی پارە 80 ساڵە لە تاوان وەڵخەڵەتانە زیاتر هیچیان نەکردووە 80 ساڵات تەنها کارێکی باشیان نەکردووە 15 ساڵە مەحکەمەکان هەڵدەخەڵەتێنن لە بەلاش ناتوانین داواکانمان ببینەوە ئەم دادگایە ئەبێ کۆتایی بنەماڵی چنار بێ ڕەزە ئەبێ کۆتاییان بێ هەرواشە بێ سەری هەمیانە بێ لێکەمەوە هەموو شتێک باش ئامادەکە ئەوە هات لەو قودرەتی هیچە لە ناو خەڵکی ڕێکوپێک چ کارێکت هەیە تۆ لێرە هیچ شتێک نییە بیکەی بیدزی و تاڵانی بکەی عیبە ئەمە لە تۆ ناوەشێتەوە خەتای من نییە وەک تۆ کەم نەبم قسەت لەگەڵ ناکرێت بە ناوی تۆ داوا لێوردن لە برادران دەکەم با زیاتر ناڕەحەتیان نەکەین ڕاکە بزانم هەی پیا و خوش هەی وەستە فەرات جوان نییە. کۆتاییتە ئەبینی لە دادگا شەقی خۆتان دەخۆن و لەم شارە ونا بنۆڕۆن فەرهاد بوەستە گوێگرێ ئێرە هۆڵی دادگا نییە ئاخ نەمتوانی شوێنی دادپەروەری و شەڕیشت فێر بکەم حەیف ڕاستە وەک تۆ قۆڵبڕین و داخە ساختەکاری و درۆزنی فێر نەبووین شوورەیە خانەوادەی چنار و تاوانەکانی هەر لە خۆتانەوە شێتەوە هەی ناپیا و حەیف هەر نەمتوانی فێری ڕێز و سەبرگرتنت بکەم بۆکوێ ڕۆی بۆستە ڕامەکە بەم زوانە توڵەیە موشتێک لە یەکەمەوە کا قودرێت پیا و کوش
بەخێر بێ گەورم. فەرموو لە ژوورەوەن. سڵاو سڵاو بەخێر بێ ماما. سلام سەرچاو گولیار تەلەفۆنی بۆ کردی. چییە ویست؟ قاوە دەخۆیتەوە گەورم؟ خواردنم بۆ بێنە. بەسەر چاو. دەبا شەبە یارمەتیت کاک یوسف جان بەخێرسی ئاگداری خۆت بە. بەخێر چیت ماما؟ تا ئێستانانت نەخواردووە؟ نەخێر. وا دیارە بینینی پارێزەر کاتێکی زۆری ویست. ئەبووە لە شوێنێ لەگەڵ جواد نانمان خواردەیە. ئەو فەرادەشمە بینی لەوێ. لەبەر چاوی هەمووان هێرشی بۆ هێنام هاواریە کرد. پیاو کوش دزوو ڕناوەستا. لێت نەدا ئەو هیچەت نەکوشت. هەر بەردەوام ئارام بووم، هەر بەسەر خۆم نەهێنا. خەڵک هەموو شاگەشکە بوون بەهێ منیم. دیسان سەربەرز بووم لای خەڵک، چونکە فەرهادە کوژم. کەسیش نابێ پێی بزانێت. قدرەتیان بە زۆر دەرهێنا لە شەر دەستم. پێم وت پیاو کوش دز قۆڵ بڕ تاڵان شێرە وەڵا. پێم و شوورەیەکانی خانەوادی چنار بەسە بۆ ئێوە. ئاخرە بۆ لەوێ بم کوشتایە. چی کرد؟ چی وت؟ هیچ هەر بەسەر خۆشی نەهێنا. هەر زۆر کلااوچێ و ناپیاوە. باش ئەزانێ لای خەڵک خۆی بە چاک نیشاندا. ئاشتی خواز و ڕێزدار دیارە. کلااوچی هەیمار ئەم دوژمناری لەسەر خاکەم هەفتەیە تەواوە بێ. بەڵام دوژمناری خوێنمان لەگەڵەوان تاو نابێ. ئەگەر ئەم داوایمان دۆڕاند لەبەر چاوی خەڵک ئەی کوژم و قودرەتە. ناڵم تۆ بیکەی خاڵە خۆمەیکەمەوەیشە. تۆبە بکەن گونەحبارە بن کوڕم. حەزرەتی پێغەمبەر ئەفەرمێتنی یەک سرە چاو سەرەتای هەموو شتێکە. یەک دۆست کەمە، یەک دوژمنش زۆرە بۆ مرۆڤ. بنەماڵەی چنار باوکم و مێردەکەمیان کوش. هەردوو دەسم لێ خەیانە، بەڵام لەم دنیایەنە لە ئاخیرەت. بێزار بووم، ماندوو بووم، ئاستمە بنەوە، بەڵام تکایەمەیان کوژن. هەر هیچ نەبێ با من نەیان بینم. تێگەم پورێ باشە تاوام. با کارەکانمان تاوکەین خەلیل. پارێزەر چاوەڕێمانە. تۆ خەمت نەبێ. خەمت نەبێ پورێ. دەی تۆزە بە قولی نەفەس بکەشە. جارێکی تر جارێکی تر کۆکە ئێستا سەلامەتی ئینشاڵڵا. چی بوو؟ چیە نەخۆشیەکەی؟ خەمتان نەبێ شتێکی تایبەتی نییە. بینیت کچم پێویست ناکات بترسی. ئەو کۆکەیە چییە؟ ئەو خوێن هەڵاتنەوە هیچیە؟ خۆت گەرەش ناکێشە؟ خۆشتێکی توندی هەیە لەم وەرزەدا گەرای درەخت زۆرە بێت. دەرمانەکانی بەکار بێنێت لە کاتی خۆیدا بەماوەی کورچاکە بێت. ئۆ خوایە چیم بەسەر هات چەند ترسام. خوا لێت ڕازی بێت. جوپەکە زۆر خۆشە بە لەزەتە.
ترسی نەخۆشیەکەت نەما هەموو شتێک تامی خۆش بووە لە لاتۆکو من بابا دڵم برنج و گۆشتێوێ بە گارسۆنەکە ناڵێ بۆم بهێنێ گارسۆن زەحمە دەبێ کوڕەکەم پڵاوێشی باش و بە گۆشتمان بۆ بێنە دەی کوڕم بزانە نیوەی پڵاو بە گۆشتەکە من دەی خۆم تاوا تۆش بیخۆ منداڵی وەک تۆ باش لە هەموو دنیادانەیشتر نییە کەسی خۆم کەس وەک من بەختەوەر نییە کە باوکێکی وەک تۆی هەیە ئەگەر کاک بەزەدیش هەموو ئەو مەرجانە قبوڵ بکات تەوا دەبێت خەلیلی ژێستا چێتە ئەستەمبول و ئیمزاکانەکە خەمن نەبێ خاڵە هەر لە ئێستاوە دەست پێک لە دوای شێوە میوزیکی حیجاز من هەوڵ دەدەم چەند نمونەیەکتان بۆ بێنم لەسەر ئەو شێواز و جۆرەکانی هەروەها ئەو میوزیک ژەنانەی کە زۆر بە جوانی ئەم شێوازیان ژەنیوە لەسەر ئامێری بۆنە منداڵەکان بەڵێ دەسەکان ماچەکەمدا دەگەن ئۆهۆ خەلیل چۆنی پورە حافیز و فەرهاد چۆنن زۆر سپاس دادا لامەوە دەمێ ئەلو هەمومان باشین کاک بەهزەد لە کۆمپانیا نەبوو لە ماڵەیە بێ زەحمەت بەڵێ کەمێکە هاتوتەوە لە خوارەوە جلی خۆی دەگۆڕێ وا دیارە دەچێتە ئاهەنگێک تەلەفۆنت بۆ نازان کرد نەخێر نامەی بۆ نووسی بووم بەڵام کاتم نەبوو تەلەفۆنی بۆ بکەم بەڵام هەر چۆنێک بێ باوکی خۆم ئەو چاوەڕێ وەڵامی تۆیە باشە قسەی لەگەڵەکەم فەرهاد تۆی دەوێ سڵاو ڕێز کاک فەرهادجان سڵاو کاک بەهزەد خەلیل لێم ئێوارەیەت ڕێگەشم پێداوە بۆ ئیمزاکردن چەکەکان ژەکسەرە گۆڕێتەوە $، لێرە زەویە فرۆشین و لەوەیە کڕین خەیرتیا ئینشەڵا ڕێستە خێردارە من هەموو شتێکانم ڕێخستووە چاوەڕی خەلیلم ڕێز و حورمەت لە پێناو پارەکانم وام کرد ببوورە خان مەکەم بۆچێ دەڕۆی زۆرت پێدەچێ بەڵێ وا بزانم پێویست کرد تەلەفۆن بۆکەم خواحافیز جانە خوازگەریەکەم بەرێ ئەگەر ئەو داوای بەرامبەر خانەوادەی سنار بدۆڕێنم ئەمرم نامێنم لێرە گەروا بێت چی بکەین قودرەتە کوژمە ڕاکەم نامێ ببینم دەست بەسەر زەویەکانماندا بگرن ئیتر بەیەکجاری لە ئێستانبول لەژین هەوڵێنم ناوەش لە بیرکەین ئەڕۆمە دوورتر لە ئەستەمبول شوێنێک کەسی لێ نەبێ لە تاریکی خۆم حەشار ئەیم لە تاریکی تا سێبەری خۆشم نەمبینێ تا شەرم نەکە وا پێچی ئەوان داواکەمان لێ بنەوە نیەشتیوە ئەرزەکانم کەوێتە دەستی ئاکسۆ دەڕۆم هەمویان بە زوندیەتی دەستێنم منەڵێم بەس لە ناوچوونی فەرهاد بەسە داواکە دووە ئاخری ئەو کاتە ئێمەش چارەسەری تازە دۆزینەوە داوای منت کرد بوو گەورم تۆ حەیدەرم بۆ بانکە بار ئێستا بێت فەرهاد لە کۆڵکاتەوە ئەمر دەکە گەورم وەڵام من پارەم نییە کاک حەیدەر بەڵێنم داوە ژنەیەنم بەس بەشی ماڵدانانەکە پارە لەسەر منە تەنانەت کرێنی کەلوپەل و ئامێریش لەسەر منە تۆ تەنها بەس ئەرزت بدە و بەس لە ئێستاوە 4 دۆنم بۆ تۆ کەواتە خێردارە بۆ هەردووکمان باشە بێ ئیشەڵڵا
هەروە دەبێ. بەم زوانە زۆر مانگێک پارەکانت بۆ دابین دەکەم. دەکەواتە بەخێر بمێنی. بەخێر چی؟ کێ ئەوە؟ ئەوەش پیاو کوژە؟ ئەرزی هەیە و کاری هاوبەش دەکەین. ئاو بۆ باخەکان ڕادەچێش و لەوێ دەژین. بەم شێوەیە لە کوشتن ڕزگارمان دەبێت. درۆیە، دیسان درۆ دەکەی. بەڵێ فەرموو. سڵاو حەیدەر، کاتی هات چاوەڕێتم. باشە بەکر، ئێستا بەڕێ دەکەم شەو لەوێم. خواد لەگەڵ. بۆ کوێ دەڕۆی؟ چی دەکەی؟ خانەوادەی چنار کاریان پێمە و پارەیەکی زۆر وەردەگرم. ئەم منداڵە کە بوو تۆ لە زیندان بووی، هەر سێ مانگە تۆی بینیوە و ناسیوە. ئێستا دیسان ئەوە دوایین جارە، وەڵڵاهی باوەڕکە، لە کاتی خۆی هاتەوە تەلەفۆنە. هەلو؟ سڵاو نازە، دادە داوای کرد تەلەفۆنە بۆ بکەم، بەڵام تۆ هەموو شتێکە زانی. ئەوانەم هەموو پێوتی. لە ئەستانبول بە درێژی قسەمان کرد. دوایش نامەم نووسی. ئەبێ تێگەیشتبی. نامەوێت تێ بکەم فەرهاد، چونکەم تۆم ئەوێ. مێرکردن بە تۆ گەورەترین ئاواتی منە، هیچ ئەمەم نەچاردوێتەوە. دیسان پێ دەڵێمەوە، من ناتوانم بتێنم. ژیان و ئاواتێکی تازە بۆ خۆم. ئەبێ دایخەم، چکۆم تۆ حەزت دەنگی گریان نییە. بمبورە کە هیچم پێ ناگرێت. ئەوە چۆنە بێ؟ چەند ساڵەوە چەند نەما لە کاتێک ئێمە زەماوەند و مناڵ لە تۆ چاوەڕێەکەین، تۆ چەندەمین جارە ڕاکەی؟ مەبەستت چییە؟ ئەتەوێ بنەچەی بنە ماڵەکە ماوشیکەی چییە؟ من چیم لە دەست دێپورێ؟ بەر لەوەی لەدایک من باوکم قوربانی دوژمن ناری بووە. ئێستاش من خەلیل چەند پیاوی ترمان هەیە لە چاڕوانی تەڵەیەک یان گولەیەکی شوێرانە داین. ترس چارەسەر نییە. تۆش خەلیلیش ئەبێ ژن بێن و مناڵتان بێ، خانەوادەکەمانە بێ گەورە بێ. بەسەی ترسە برم نەماوە. وازانی من نامەوێ پورێ؟ خێزانم هەبێ، مناڵم هەبێ، لانێک لاواندنەوە بەختەوەری بووک و زاوای تازە بێنە ناو خانەوادەکەمان. وازانی من نامەوێ؟ بەڵام منج لێ ڕەش ناپۆشمە خێزانەکەم. مناڵەکانم بێ باوکو هەتیو بەجێ ناهێڵم. ئەگەر ئەوانی ژوەکو من بێبینینی باوکیان گەورە بن، بە هەر لەدایک نەبن، هەرگیز لەدایک نابن. سڵاوتان لێبێ، لەکوێوە دێن؟ باوکم شتومەکە کۆنەکانی چاگەکاتەوە. لای پینە دۆست بووم. منیش دیاریم بۆ هێناوی. قوماش بۆ جلوبەرگ، پاپوچی بریقەدار، خۆری سەرشان و مل. با بمێنێ جارە پێویست ناکات. با قسە بکەین تۆزێ. با پیاسە بکەین، با نەچینە ژوورەوە. ناچینە ژوور. لەگەڵ یەکێک بەنای حەیدەر کار ئەەکەین، ئەو بۆ ڕێزەکان ئەهێنین، کارێز لێ ئەدەین. تا حەیدەر کارەکان تەواوکە، ئێمەش زەماوەند دەکەین. من بڕیارم نەداوە. بەڵێ نەبێت جێبەجێ بکرێ، وانە؟ باوکم بڕیاری پێت داوە. وەڵامیش هەر لای ئەوە. ئەوانەی لە تەمەنی تۆدان دەمێکە مناڵیشیان هەیە. ترسی تۆ لە زەماوەندە یان لە منە؟ لە شوکردن ناترسم. لەوا ترسم بەزەیم پێت بێتەوە و شووت پێ بکەم. بەزایی بۆ؟ لە شوکردن پێم خۆش هەڵبەتە بم بەدایک. تۆ کەسێ ئەمەوێت خۆشم نازانم.
تووڕۆمەکە ئیترها ئاگادار بە. ئەوە هیچ حەزی لە شوگردن نییە ها ئاگادار بە. بۆنا سینات سعیبێشی هەیە دەبێەوە لە خۆی بپرسی. بەڵێنم بە سینان داوە دوای شەرمەزاری هەموو گوندەکە دەبم. هۆی سیە بۆ نابێ نابێ بابا. بێریڤان کچم ئەزیێ دەکێشم زۆر ئەزیێ دەکێشم بابا. بۆ ئەزیەت دەچێشی کچە جوانەکەم. بە هیچ شێوەیەک سینانم خۆشنەویست نەچۆتڵم. ئەو ئایندەم نییە بابا. خۆم ناخەمە ناو خەفەتە و ئێوەش خەفەخان ناکەم. تکایە ڕێگەم پێنیشاندن. باپە لە نەکەین لە بڕیاردانە. هەز دەکەم ئەم کارە پەشیمانی بەدواوەیە. منە ڕوو خاڵە با دەرێنێ بە بفڕۆکە ڕابگەم. دەیخوات لەگەڵ. سپاس خاڵە. بەیانی کە ئیمزات کرد یەکسەر پەیوەندیم پێ بکەم. بێگومان یەکسەر. خەلیل باش ئاگاد لە خۆت بێ. خەمن نەبێ خاڵە. باشە ئەو غەر بێ. سڵاو حەیدەر سڵاو لە خۆشت. ئەوە 50 ملیار 50 ملیارەکەی تریش کە کارەکەت تەوا کرد. فێر لە فەرهاد دەکەین بەیانی بە ناوی ئەرز کرنگ دەچێت لای لە ناو ئەرزەکەی خۆی ئەم زۆڵە دەکوژی. ئێستا ژۆرە گەورم کاری پێدا. باشە سڵاو گەورم. لە دووری 2-3 سەعات دوور لە ئەرزەکەی لا شێفرات فڕێدەی باکرکاهیەش لەگەڵت دێت. باشە گەورم. ئەگەر کێشەیەکیش دروست بوو من تۆ ناناس منت نەبینی و ناشم ناسی. تو ئەمردەکەی گەورم. یەک جاری تر پێ دەڵێم تۆم هیچ نەدیوە قسەم لەگەڵ نەکردوویت. لەبیر مەکە حەیدەر ئەگینا. بەڵێ گەورم. سڵاوتان لێبێ. خێر بێ. چۆنن کوڕینە؟ سڵاو لە ئێوەش چۆنن؟ سڵاو. ئەرزەکەی سەرەتای گوندم بینی بە دڵم بوو دەمەوێ بیکڕم. خاوەنەکەی فەرهادی کوڕێک سۆیلۆ یەکێک کڕیار بێ یەک دەبێت لەگەڵ چێ قسە بکە. تۆزیە بوەستە خەبەرەکەت بۆ دەنم. سڵاو گەورە من فاتحم کڕیارێک هاتۆ بۆ ئەرزەکان بێ بۆ ماڵەوە بۆ لاتەنیان چۆن. با چاوەڕێکە منیش ئەچمەوە لای زەویەکان.
کاک فەرهاد هەست دەخۆی دێ وتی با چاوەڕێم کە سوپاس کەواتە منیش دەڕۆمە ئەوێ لەوێ چاوەڕێی دەکەم دەی خوا حافیز خاڵۆ بەڵێ چاوەڕۆن هەر ئێستا ئیمزامان کرد نیوەی هوتێلەکە و ئەرزەکەی پەندیک ئیتر بوو بەهی ئێمە دەی خێری پێوە بێ هیوادارم بۆ هەر هەمووان سڵاو بکە لە زاوەکەم دوای دادگاکە منش لە ئەستەمبول بم زۆر باش خاڵ کاتێکی خۆش تۆ لێرە بە سڵاو لێبێ سڵاو بۆ تۆش خەڵکی کوێ کاکە ئەو زەویانە بۆ کڕی لە گوندێکی نزیکی خۆتانەوە هاتوومەتە ئێرە دوای دە 15 ساڵی تریش ئێرە جێ دێڵی و دەڕۆیتەوە یەکجاری ئێرە دەچێڵم و لێرە دەمێنمەوە بەباوکی بڵێ سبێ ئێوارە فلیزم دەوێتەوە بەسەر چاو خانم گیان خوداحافیز دایە بەخێر چی کچم ئەگەر لە خۆ باشە بەخێر بێپەر یەکەم سوپاس بابەجیان الله ئۆپا سوار بەدەی چۆنی باشم تۆ چۆنی گیانی من هەشتا ساڵە هی ئێمەیە و زەویانە بە خێوی کردوین تێری کردوین باب و باپیرانمان لەبەر ئەم زەویانە گیانیان لە دەستدا ئێستا شەرسەکەم نەتوانم جێ بێڵم یان واز بێنم و نەیفرۆشم باشترە
دەیبیکە و زووە خێراکە بیکە بیکە بڵێن دیکە دەی زووکە با بڕێ دەی زووکە ئەوشۆ لای تۆ دەمێنمەوە لە خۆشیان خەریکە بفرم فەرموو تەواو گەورم وا لە ڕێگاین وا ئەمانەتەکە دەبین باشە باوەڕ ناکەم چی بوو بابە؟ کچە جوانەکەم پەریە بە خێرەکەم چی ڕوویدا بۆم باسکە کاک فەرهاد چووە سەر عەرزەکانی لە دواوەش هاتن لە منیاندا کەلێتیاندا نەتوانی بیان بینی نەخێر بەداخەوە بورا بوومەوە نەمردووە هەناسە ئەدات کە فڕێمانداوە هەناسێژ نامینێ یەکسەر دەتۆپێ زۆر قورسەوە ناپیاوە ئەلێگرەدەی چی بوو؟ هەرێستا چاکێکم خانم خەمن نەبێ پەلەکە درەنگەکەوین بۆ ماڵ دیکە زووبە یاڵا خوایە دەی زووبە چی بووە کچم؟ سیرکە ئای دەی زووبە فڕێیدا فریایکەوە فریایکەوین خێراکەن ئەوەکەی بە خێراکەن 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 ئەوەکەی مالە بیکەوە فریایکەون خێراکەن زووکە زووکە خێراکەن فریایکەوە بیگرن خێراکەن ڕاکێشە ڕاکێشە دەی کچم
ئۆکا قودرەت بژێڕەوە ئەوەی کەس پێی نەکرا حەیدەر کردی. بێگومان دەبێ بڕۆین لێرە. عزت کاگوسا یارمەتیمانە. نەمردووە هەلەکەن. ئاگاداری بن لەسەر خۆ کەمێ لەسەر خۆ دێ ئەڵڵا ئاگاداری بن دەی هێواش ئەی خوایە ئەو بەستارە چی لە هاتووە؟ خێرەوە ئەوە چییە؟ بۆ ئۆتۆمبیلێتان نەداوە؟ نەخێر لەسەر گردی فڕیاندا خوارەوە فڕیاندا خوارەوە هەڵاتن پێمان لێبژی ئەوی بەدەستمان بێ بۆ یەکەین ئەوەی دیکە بەدەست خۆیە لەسەر خۆ لەسەر خۆ بیبەن داینێن بڕۆن هێواش لەسەر خۆ. عزت دەیزوو ئەلفە خانوم مام جەمال بانکە هەر ئێستا بێن. باش خانم. بێگانە بوو یەکەم زار بۆ بیبینم لە دێکە تۆزێ سیر بوو قوتوی زگارەکەشی زیو بوو وتی ئەمێ ئەو ڕز و باخانە بکڕم منیش تەلەفۆنم کرد بۆ کاک فەرات چوونە سەر ئەرزەکە یەکتر ببینن تو مەزانە کەمینی داناو بۆ کاک فەرات بیبینی ناسیتەوە یەکسەر ئەی ناسمەوە گەورم بەس ئەوە نەبیبیدم. باشە بڕۆ لە دێیەکە دەنەچیت جارێکی تریژە نەرمەوە شوێنتە بەسەر چاو گەورم. کێ خەڵکی کوێ دیار نییە. گیرفانی ناسنامەی لێ دەرچێ هیچی تری پێ نییە یان دزیویانە یانیشکە لە خەرەن فڕیانداوە کۆتۆتە خوارەوە. شەڕی لەگەڵ کردووە ئەگەر بمرێت تووشی بەڵایەکی گەورە دەبین بە هەر ئێستا پۆلیس ئاگادار بکەینەوە. بانەی هەڵین بابا ئەگەر دژمنەکانی بیبستن ئەوە ئێرە ئەدۆزنەوە بەسەر ئێمەشدا دەدەن خوانەکە. باش دیارەویستویان ناو پیاوە بکوژن بە هەندێک بوەستین. با بۆستین بابا. ئیشێکی زۆر باش کرد بەکرد ئیتر تۆش لە خوێنی منی لە خانەوادەی منی. سوپاس گەورم. لە سەهور خانوویەک و ڕزێک بۆ تۆ 2 ملیاری تریش بۆ حەیدەر. خاڵم بەم هەواڵە زۆر دڵخۆشە بێت. کارەکەت کرد بەکرد. بەڵێ گەورم. مردنی فەرهاد بەواتای لە نوێوە ژیانەوەمان دێت تا منەتباری تۆین. ئەم گەڵایانە هەموو کێمەکەی ڕائکێشێت شوێنی گولەکەش نەرمە کاتەوە گولەکەش ئاسانتر دەرئەکرێت. چی؟ کێ لێی داوە؟ لەکوێ ڕووی داوە؟ ها؟ خاڵۆ لەکوێ ئێستا؟ کەس نازانێ. ئاسایش پۆلیس هەموو بە دوایە گەڕن لە هەموو شوێنێک ئەگەڕن. پەریشانین خەلیل. ئێستا کەومەڕێ نیوەڕۆ هەوڵە دەم گەمەلاتان. ئاخ خاڵەگیان ئاخ بابەگیان. ئەوەندەمان لە دەست دێ و ئەوەی تریش لە دەست خۆیە. بەیانی دیسان دێنەوە گولەکان دەرەکەین. ئینشاڵڵا یەک هەفتەی تر هیچی نامێنێ. خەم مەخۆن. تۆ گوێبیستی تۆ ئەبینی تۆ ئەزانی
تۆ ڕەحمێکمان پێ بکەیە ئەرحەمە ڕاحیمین دوعاکانم قبوڵکە فەرهادەکەم پێشاد بکەوە خوایە گیان ئەم شەو خۆشترین شەومانە دوو جەژن بەیەکەوە پیرۆز دەکەین هەم بەنەوەکەم شاد بوومەوە و هەم لە دوژمنەکەمان ڕزگارمان بوو بە بابەشم وت منیش زۆر خۆشحاڵم کەم شەو لە لای ئێوەم کەواتە با جەژنەکەمان پیرۆز بکەین ئەم شەو جەژنی هەموو مردووەکانیشمانە کچم زۆر ئاگاداری بوویت بەسە وەرە تۆزێک بخەوە یەکەم جارە دەنجی بێت هەناسادات لەوە تێ بژیت ئینشاڵڵا کچم چی بوو؟ بۆ ئەگریت؟ شەرم دەکەم لە قاتم زۆر شەرم دەکەم کە مندامم دەمکوژێت دەمە لە هەموو کەس ڕاکەم هەتا لە تۆ شەرم دەکەم بابە زۆر 2 ساڵ ماوە 2 ساڵ بۆچی ماوە؟ گیانەکەم دوای 2 ساڵ نەشتەرگەریت بۆ ئەکرێت ئێسک بۆ قاچ داهێن بەڕاست ئایا دەکرێت؟ بەڵێ هەموو دکتۆرەکان هیوایان پێداین قاچ چاکە بێتەوە زۆر باشە ئەمە باوەڕ ناکەم ئەوەی من پێتەڵێم ڕاستە ڕاستە بابەجیان ئێستا هەموو دنیای منە بابەجیان ئەوەندەمان لە دەست دێ و ئەوەی تریش لە دەست خوایە ئەژێتەوە؟ چاکە بێتەوە ئەژێت هیوادارم خوا ڕزگاری کە ئامین
ئەمڕۆ ئەڕۆم لە ئیستانبولەوە تەلەفۆن بۆ ئەکەم. خۆزگە بمتوانی باە لەگەڵ بێم بەڵام وە دیارە پشوەکەم لێرە بەسەر دەبم دایکم ئاوای دەوێت. پەریەکەم زۆر 7-8 ڕۆژە لە ئیستانبول یەکترە بینین و کاتێکی خۆش بەسەرە بین. ئیشاڵڵا بابەجیان. خوات لەگەڵ. ڕۆڵەکەم بەخێر بێەوە زۆر سپاس دەکەم دەی وەرە سڵاوی خواتان لەبێ. دوژمنداری تەواو کرد وازینێ ناتا فەرهادی کوشت وتیان دەستیەوی تیان نییە. ڕاستە ئەو قسەیە چییە؟ کا قدرت دەربارەی داواکە پێشاتێکی تازە لە ئارادایە پارێزەرەکانیان داواکاریەکیان پێشەش بە دەرگا کردووە. فەرهاد بە بیانی ونبوونی یاخود بە بیانووی لەوانەیە کوشتنی داوای دواخستنی دەسەکەیان کردووە. خەمبارم ئەم شتە بەسەر فەراداتوە نەمدەویست کۆتاییەکەی وابێت بەڵام بەم هەواڵش زۆر دڵخۆشم. ئەگەر ئێوە هەیە دەستەکە بۆ 2-3 مانگی تر دابخرێت. ئەماش بۆ ئێمە سوودێکی گەورەیە بێت. ڕۆمە ئیستانبول ئەگەر پێشاتێکی تازە هەبوو لە ماڵی یاسەمینەوە تەلەفۆنە بۆ بکە. هەرێ کوژم بەرم دەر ناوچۆ بەرم دەر بەرم دەر بەرم دەما ڕۆمی کوژەکەی بەرم دەر ئیشی ئەوانەوە ئەوە کاری پیا و کوژانی خانەوادەی چنارە ئەوان خاڵمیان کوشت منی شەوان لە ناوە بم ئەڕۆم هەمویان گول لە بارانەکەم. بۆستە نەخیر ناڕۆی ڕێگەمبەردان خەلیل وەرێرە پورێ ڕێم بدە پورێ تۆ پەیوەندیت نەبێ هەتا نەزانین فەرهاد مردووە یان زیندووە دەست بە خوێنی کە سوور مەکە. ئەگەر بمە 2 ڕۆژە بە دیار ناکەوت ئەوەستین بم دەرێ ئەو چەکە ئەگەر پیا و کوژبی بە نەفرەت بی گەراواسنیت ئەو چەکەم بەرێ. لە ئیستانبول یەکەم کارت ئاشت بوونەوەیە لەگەڵ ڕەشید هەمومان هەڵەمان کرد بەرامبەری هەر چۆنێک بێت بابمان بورێت. بێگومان ئاشتا بمۆ لەگەڵی ئەو برامەوە هەم خۆشمەوێت هەم شەرمەزاریش لە گەورەترین دژمن ڕزگارمان بوو لەمە دووە هەموو شتێکی ئێمەیە. بەڵێ فەرموو نەمردوم زیندوم کا قودرەت نەخێر نابێت من ڕزگارم بوو بەڵام تۆ بێ لە ناو بچیت. چێ بوو؟ چێ بووە؟ ئەو فەرهاد بوو نەمردووە. چی؟ ئەی خۆیە ئەی خۆیە شۆربان بۆ هێناوی گەرم بۆ تۆ باشە زۆر خۆشە. سپاس قەرزداری تۆم منەتبارم.
لەکوێم من؟ تۆ کی؟ ناوم بێریڤان. ئەی تۆ چێت؟